ئامڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە. لە ڕەشماڵەوە نەورۆزتان پیرۆز بە بۆنی نێرگس و دەنجی هونەرمەندی خۆشەویست کاک ئەمیر حەسەن ڕەشماڵ بەهاری ئەم ساڵتان بۆ جوانترەکە. هەر ئاتۆی تەکیەگایە هی شعر و هەڵبەستم من هیچ گۆرانێکم بۆ هیچ کەسێک نەوتووە. شەو گەرگەڕیدەم لە ماڵان خەیاڵ نابڕێ ئەگری ئەوین و محەممەدن هەنە دڵ ناگەڕێ. ئەو شتە چێ لەسەر دەستی نووسیوێتی؟ ئەوە ناوی خێزانەکەەوە. شەونەمی درایە لە ڕۆ پێژاوە. لەناو مەشتەلەکەیە میرانەگەر حەفلەیەکی بەدڵ نەبووایە ئەیوب بەلاقیتەکە بڵێ ورچەکە بەربووە. ئەریەر کەستوی لە بەری جیایە دوورە و برداوە ئەریە خواه بناڵێ بەری جیایە بەردە بنەرداوە ئەریە خواه بناڵێ بەری جیایە بەردە بنەرداوە گوڵ مەری هوانی لەیلێ چەند جوانە